بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام جوانترین سڵاوتان لێبێت. خۆم زۆر بە خۆشحاڵ ئەزانم کە لە بەرنمەیەکی تری ئەندازەدا بە ئێوەی خۆشەویست دەگەمەوە. بەڕێزان، هەوڵە دەین لە بەرنامەی ئەندازەی ئەم جارەماندا باسێک لە بەشی ئەندازیاری شارستانی بکەین و ڕنگدانەوەی ئەم بەشە لە پرۆژەکانی دەرەوەدا. ئێمە هەوڵە دەین زۆرترین زانیاری دەربارەی ئەم بابەتە بۆ ئەوی خۆشەویست باس بکەین و ڕوونی بکەینەوە. بینەرمان بن. بەناوی خوای گەورە و میهرەبان، سەرەتا زۆر بەخێر بێن. بەشی شارستانی کۆلیژی ئەندازیاری زانکۆی سەلاحەددین کە بەشێکی گرنگ و سەرەکیە لە کۆلیژی ئەندازیاری، بێگومان کۆلیژی ئەندازیاری زۆر بەشی هەیە. ئەو بەشانی کە نێزیکن لە بەش شارستانی، بەشی تەلارسازی و دوو بەشی تر هەنە لە کۆلیژی ئەندازیاری، بەشی بەندا و سەرچاوەکانی ئاو و بەشی ڕووپێوان کە دەتوانین بڵین لە بەشی شارستانی بوونەتەوە، چونکە بەشی شارستانی تۆزە گشتیە. بەشی شارستانی هەموو ئەو پرۆژانە دەگریتەوە کە پەیوەندی بە بینا و دروستکردنی بینا و ڕێگاوبان و پرۆژەکانی ئاو و ئاوەڕۆ و هەموو ئەو پرۆژانەی کە پەیوەندی بەشی یان ئاوەدانکردنەوەی شار و وڵات هەیە، پەیوەندی بە گەشەسەندنی وڵات هەیە، هەموو ئەوانە دەگرتەوە. بۆیە شارستانی دەکرێت بڵین چەند بەشێکی دیشی لێ بتەوە، چکە قوتابی کە لێرە دەخوێنی بەڕاستی لە هەموو ئەو بارانەی کە پەیوەندی بە شارستانیەت و بە ئاوادانکردنەوەی وڵات هەیە، پەیوەندی بە هەموو ئەو بارانە هەیە. مامۆستاوکار، ئەمێ باسێک لەم تاقیگێ بکەین، بزانین ئەم تاقیگێ بەشی شارستانی لە چی پێک دێت و ئەمێ ئەومان بۆ ڕوونکەیتەوە ئایا ئەو تەجروبانەی کە لەم تاقیگی ئێوە ئەیخوێنن ئایا تا چەنە ڕنگدانەوەی هەیە لە دەرەوە، ئایا لە مەشاریعەکانی دەرەوە هیچ دەورێک ئەڤینە یاک نا ئەمە بەستەنیا بۆ ئەوەیە کە قوتابی دەرەجێکی پێبێنێت؟ بەڵێ، بەخۆی بەشی شارستانی چەند تاقیگەیەکی هەیە. یەکێک لەو تاقیگانە تاقیگەی سۆڵ میکانیک سلااب کە پێ دەڵێن خاک و خۆڵ. لەم تاقیگەیە چەندین تاقیکردنەوە ئەکرێت بۆ ئەو خۆڵانەی کە زۆربەی مەشاریعەکان بەکار دێنرێ. ئێستا یەکێک لەو تاقیکردنەوەیە کە بەکار دێنرێت بۆ تەڵەبەکان ڕوونەکرێتەوە کە پەیوەندیەکی ڕاستەوخۆی هەیە لەگەڵ ئەو مەشروعانەی کە لە دەرەوە دەکرێت. مەسەڵەن بۆ نمونە ئەم تاقیکردنەوەی پێی دەڵێن لیکوید لیمیت. مەسەڵەن یەکێک لەو کێشانەی کە لە خاک خۆڵ هەمانە لە کاتێک کە مەسە بینایەک دروست دەکەین، مەسە دیان زادەیەک دروست دەکەین، بەشێک لەو سوێڵانە پێناڵێن ئەکسپانسیڤ سوێڵ، کاتێک کە ئاو دێبۆی هەڵەسێ ئەکسپاندەکە یاخود سوێڵینگەکە یان کۆنسۆلیدیشنەکە. بەواستەی ئەم تاقیکردنەوە ئەتوانین جۆری ئەو خۆڵە دیار بکەین کە بە ئایا بە کەلچی ئەو پرۆژەیە دێت یان دەتوانین ئەو پرۆژەی لەسەر بکەین. ئەگەر هاتو ئەم تێستەمان بۆی کرد دەتوانین ڕێژەی مەسەد کۆنسۆلیدیشنە سوێڵینگە تا حدێک دیاری بکەین کە بۆ ئەو پرۆژەیە دەگونجێ یاخود نا، یان بۆ هەندێک پرۆژەی تریش دەکرێت هەندێک مواسەفاتی ئەو خۆڵە هەیە دەتوانین لە ڕێی ئەم تێستەوە دیاری بکەین. زۆر باشە. مامۆستاوکار، من ئەمێ لێرە پرسیارێکی گرنگ بکەم، ئایا ئێوە بۆ هەموو مەشاریعەکان بن ڕێگەوبانەکان و بۆ پرۆژەی بیناسازیش ئەو تێستە ئەکەن؟ چکە وەک خۆمان نەزانین هەندێک لە بیناکان لە کاتی ئەم بوومە لەرزەیە بیناکان ڕوخان، یەکێک لە هۆکارانە ئەو بوو کە ئەو زەویە عنی زەوێک نەبوو کە بۆ بیناسازی بشێت. بەڵێ، بەخۆی مەسایلی بوومەلەرزە یان چەند شتێکە پێکەوە بەستراوە، یان تەنها بەس خۆڵەکە نیە، مەسەل لە لایەنی ستراکچەریش ئەبێ ئەو فاوندیشنەی کە دروستەکەی دەبێت فاوندیشنەکە بێ کە بە شێوەیەکی تەواو دیزاین کرابێ. مەسەد کاتی کە بینایەک دروستەکەی لە چەند شتێک پێک دێ، یان دەبێت هەمووی بەیەکەوە بەستراوە.
یان بەشی جیۆتەکنیکاڵەکەی کە پەیوەندی بە خۆڵەکەەوە هەیە ئەبێ هەموو ئەو فەحسانەی کە پەیوەندیدارە بە خۆڵەکەەوە ئەبێ بۆی بکرێن و بەشەکەی تریشی مەقسەد پەیوەندی بە و ستراکچەرەوە هەیە ئەبێ ستراکچەرەکەش بە شێوەیەکی گونجاو هەموو ئەو شتە هەندەسیانەی کە پەیوەندی پێوە دەبێت بۆی ئەنجام درابێ بە هەمووی وەکو پاکێجێک ئەگەر خەلێرێک لە ستراکچەرەکە هەبێ یان لە سۆیلەکە هەبێ تووشی ئەو کارە ساتە بێ ینی ئەگەر هات و بینایەکمان هەبێ وەکو بینایەکان لەسەرەوە مەسەر ئەو سەب بۆ ئەو شیشەی هەت هیچ کێشەی نەبێ بەڵام ئەگەر خۆڵەکەی کێشەی هەبوو ئەوە تووشی فەیلەرە بێن توش کێشە ئەبێ و ئەگەر هات و سۆیلەکەی زۆر باش بێ هیچ کێشەی نەبێ بەڵام خودی بینایەکە کێشەی هەبێ بە هەمان شێوە بیناکە تووشی فەیلەرە بێ بۆیە لە بەشی مەدەنی ئێمە ئەو شتانە ئەخوێنین یعنی ئەبێ پەیوەندێک هەبێ بە بەشی جیۆتەکنیکاڵ پارتەکەی و بەشی ستراکچەرەکەی ئەبێ هەردووچیان چێک بکەی و هەردووچیان مەزبوط بێ و هەندێک دیتێڵاتی تریش هەیە دەبێت لەو مەرحەلانە هەمووی بڕوە ئەو کاتە ئەتوانین بڵێن ئەو بینایی کە تۆ هەتا لە ڕووی بۆمەلەرزەوە بێ یان لە ڕۆی ئەتیادی هەر کێشەیەکی تر هەبێ یان لە ڕووی تەقینەوە بێ یان ئەگەر بینایشتر لە تەنیشتی بکرێ حەفرێ بکرێ ئەتوانین دراست بکرێت کە باشە یاخود خراپە. تێکەڵاویەک و هەماهەنگێکی باش هەیە لە مابینی بەشی شارستانی و بەشی تەلارسازی چونکە ڕاستیەکەی بەشی تەلارسازی نەخشەدانان و دیزایانی هەموو پرۆژەک بە تایبەتی پرۆژەی بینە ئەوان دەیکەن و ئەندازیاری شارستانیە کە جێبەجێی ئەو پلانانە دەکات لەسەر زەوی لەسەر واقع ئەو جێبەجێی دەکات لۆیە ئەندازیاری شارستانی کە لە بە تایبەتی قوتابیەکانمان کە دەردەچن و بڕوانامە وەردەگرن هەموو ئەو کلیلانەیان پێە لە بۆی کە هەموو نەخشەک تێبگەن و بتوانن تەسەوڕ و بۆچوونی وایان هەبیتن لە هەموو پلانەکان تێبگەن و بتوانن بیهێنە سەر واقع و جێبەجێ بکەن. مامۆستا محەممە و من حەزەکەم باسێک لەم تاقیگەی بەشی شارستانی بکەین ئایا ئەم تاقیگەی ئێوە لە چی پێک دەدووە ئەو تێستانەی کە لەم تاقیگەیەدا ئەکرێت چین و ئایا ئەو تێستانە ڕنگدانەوان هەیە لە پرۆژە جیاوازەکان لە دەرەوەی کۆلێژ؟ بەڵێ تاقیگەی ئێمە بە ناوی تاقیگەی کۆنکریتە خۆی پێک دێ لە سێ تاقیگە تاقیگەی بڵدینگ مەتریال و تاقیگەی کۆنکریت تەکنۆلۆژی و تاقیگەی ستراکچەر. تاقیگەی بڵدینگ مەتریال تایبەتمەندە بە تێستکردنی وەرگرتنی ئەو مەتریاڵانی کەوا لە بینا بەکاردێن بۆ نمونە بلۆک کەرپوت شیش دار کاشی گەچ ئەوانە هەموو تێسی لەسەر دەکرێت و بۆ تەڵەبەکان شی دەکرێتەوە و بە شێوەی پراکتیک ئەنجام دەدرێت. بۆ تاقیگەی کۆنکری کە بۆ قوتابیانی خۆناغی دووەم ئەنجام دەدرێت ئەوە تایبەتمەندە بە کۆنکریت بە ئەو مەتریاڵانی کەوا بەکاردێن لە ناو کۆنکریت بۆ سمنت کە تێستەکانی لەسەر سمنت دەکەن لەسەر چیمەتۆ و ئەو تێستانی کە ئەنجام دەدرێن لەسەر ئەگریگێت لەسەر گراڤڵ و لەسەر قوم لەگە چەو واروەها ئەو تێستانی ئەنجام دەدەین لەسەر کۆنکریت پاشوی کە تێستەکانمان تاوا کرد لەسەر چەمەتۆ لەسەر چەو و لم اینجا دەچینە سەر تێستەکان لەسەر کۆنکریت کە بە تێکەڵگی و هەم بە شێوەی فرێش هەم بە شێوەی هاردن کۆنکریت هەردوو جۆری ئەنجام دەدرێت بۆ تاقیگەی ستراکچەر ئەوە تایبەتمەندە بۆ قوتابیانی ماستەر و بۆ دکتۆرا کە بۆ توێژینەوە کە تێدا ئەنجام دەدرێت لەناو تاقیگە. زۆر باشە ئێستا منەبینم ئەم قوتابیانە خەریکی تێستێکن ئەم تێستە چییە و باسی کاریگەری ئەم تێستم بۆ بکە دوایەوەی کە ئەم قوتابیانە بوون بە ئەندازیارێکی شارستانی چی ئیسفادەیەک لەم تێستا ئەمڕۆ ئەو تێستەی کە ئەمڕۆ ئەنجامی دێن لەسەر ئەگریگێتە
مەتریالی ئەگریگێت چەولم. بەڵێ لەسەر چەوە چەولم بەڵێ تێستەکەمان بەڵک دێنستیە دۆزینەوەی حەجمی وەزنی مەتریالەکە بۆ حەجمەکەی بزانین وەزنەکەی چەندە پرۆژەیەکە هەموو پرۆژەیەک کاتێک سیفەتی بۆن منە ئەو پرۆژانی کە ینی فەرق ناکە بۆ پرۆژێ بەکاربێنرێ بۆ هەموو پرۆژەیە کاتێک تۆ باسی کۆنکریت دەکەی ئەبێ ئەو تێستەی لەسەری ئەنجام بدرێ بۆی کەوا کاتێکەوە تێستێک پرۆژەیەکت هەیە پێویستمان بە میکس پرۆپۆرشن هەیە میکس دیزاین هەیە بۆی کەوا بزانین چەند چەو لەگەڵ چەند قوم لەگەڵ چەند چەمەندۆ لەگەڵ ئاو تێگەڵکەین بۆی کەوا قوتێکی دیاریکرامان بداتێ بۆی کە لە دوا ڕۆژدا بیناکەمان تەحمل بکات زۆر باش ینی ئەمە پەیوەندی بەوە نییە بۆن منە ئەو شوێنەی کە تۆ ئەو کۆنکریتی تێکەی چەندی لۆ دەکەوێتە سەر پەیوەندی بەوە هەیە ئەو چەولمە ئەو چەولمە تۆ کە ئێستا ئەو تێستا کە بەڵک دێنستیە بۆی کەوا بزانین حەجمی ئەگریگێتەکە یان بڵین بۆ هەردوو جۆریەوە بۆ چەو بۆ لم بۆ هەردووچی ئەو قەبارەی ئەو نسبەی وەزنەکەی بۆ قەبارەکەی چەندە بۆی کاتێک ئێمە کە لە دۆزینەوەی یان بڵێن لە دیزاینکردنی ڕێژەی تێکەڵکردنەکە لەوێ سوودی لێوەردەگەین بۆی کەوا دیزایانی میکس پرۆپۆشنەکە بکەین بە شێوەیەکی گشتی قوتابی 4 ساڵ لێرە دەخوێنیم ساڵی یەکەم زیاتر وەکو بنچینە و بناغەی ئەندازیاری دەخوێندرێ چەند دەرسێکی ئەساسی وەردەگرن بەڵام لە قۆناغەکانی تر زیاتر دەچن بەرەو پسپۆڕی لە بواری ئەندازیاری شارستانی لە قۆناغی سێ و چوار دەرسەکان زیاتر پراکتیکین زیاتر ئەمەلین ئەندازیاری شارستانی زیاتر ئەمەلیە کردداریە لۆیە قوتابیان سەردانی گەشتی زانستیان پێدەکرێت و تاقیگەی پراکتیکی وەردەگرن دەرسی ئەمەلی دەخوێنن و لە قۆناغی سێ لە بۆ چار 2 مانگ مەشقی هاوینە هەیە دەبی بچن لە فەرمانگەکانی میری یان لە کۆمپانیایەکان لەسەر ئیش بن لۆی بە ئەمەلی فێر بن ڕاستیەکەی هەموو ئەوەی لەو 4 ساڵی دەخێندری هەموو پێی ناگۆترێ ئەندازیار حتا لە سندیکای ئەندازیارانیش کە دەبیتە ئەندام یەکەم جار 4 ساڵی یەکەم وەکو یاریدەدەری ئەندازیارە ینی با بڵین لە ژێر دەستی ئەندازیاری دیکە زیاتر فێر دەبیت ئەمڕۆ ئەو تێستی کە ئێستا دەیبینن دەیکەین تێستی لەسەر کۆمپلسیتیان لەسەر شەشپاڵوو بزانین قووەتی ئەو مکعبەیە ئەو شەشپاڵوە چەندە ئەو شەشپاڵوە لە پرۆژەیەک لە پرۆژەکان هەر پرۆژەیەکەوە ئەنجام دەدرێت پێش ئەوەی کەوە تەواو بێ ئەبێ نمونەیەک لە کۆنکریتەکە لە سەبەکە وەربگیرێ و پاش کە تەمەنی گەیشتە 7 ڕۆژ دەین تێستی دەکەین یان تەمەنی گەیشتە 28 ڕۆژ تێستی دەکەین بۆی بزانین تەحملی ئەو شەشپاڵوە چەندە ئێستا بە شێوەی پراکتیک ئەنجامی دەدەین ئەم جیهازە جیهازی کۆمپرەسستێنتە ئێستا ئەمەیان کە شەشپاڵەکەمان لە ژێر جیهازدانە دین لۆدینگ بۆ دەکەین خۆی لۆدینگ دەکات تاوەکو تەحمل بکە قووەتەکەی دەخرێتە سەری کاتێکەوە فەشەری نا جیهازەکە خۆی دەگەڕێتەوە ئەو قووەتەمان نیشان دەدا کە تەحملی شەشپاڵەکە کردیتی دەنجی ماوە خۆی لە دەنج هەست پێ دەکەین قووەتەکەی دەنجی دەگۆڕێ هەست دەکەینەوە بەرەو کۆتایی دەڕوا جارێشتان دەڕوا ئەوە بە کیلۆنیوتن دەخوێنتەوە کیلۆنیوتن بەڵێ ئێستاەوە ئەوە 600 دەڕوا دوایە ئەو وەزنەی دابەشی سەر ڕوبەری شەشپاڵۆکە دەکەین کە 15 سانتی بە 15 سانتیمە ئەو قووەتەمان داتێ سترێسەمان دەداتێ کەەوە مکعبەکە تەحملی کردیە
ئێستا شەش پاڵوەکە تەواو بوو تێستەکەی لەسەری تەحملی ئەوەندەی کرد ئێستا گە تەماشای بکەین شکاوە درزی بردووە لێرە ئەوە تەحملی کردی لێرە شکاوە و ئەو قوتەی کەوا تەحملی کردو 893.2 کیلۆنیتینە گەردابەشی سەر ڕوبەری شەش پاڵوەکەکەین کە 15 سانتیم بە 15 سانتیمە 39.7 مێگا پاسکالمان دەدا تەحملی 39 نزیکەی 40 مێگا پاسکال تەحملی کردووە. مامۆستا هاوکار من ئەمەوێ باسێکی لەو سیفەتانە بکەین کە لە خۆڵەکە هەیە بۆ منە تۆ پرۆژەیەکی بیناسازیان پرۆژێکی ڕێگەوبانە ئەو سیفەتانە چین کە ئەبێ لەو خۆڵەیە هەبێت و ئەو سیفەتانە چین کە ئەو پرۆژەیە ئیلغا ئەکاتەوە. بەڵێ بەخۆی بە شێوەیەکی گشتی ئێمە کە لە تاقیگەی خاک خۆڵ ئەو سۆلانەی کە هەمانە بە شێوەیەکی گشتی لە سۆڵە ئەو سامپلانی کە بۆمان دێن دابش ئەکرێ بۆ دوو جۆری سەرەکی سپێڵێن فاین گرێن سوێل کۆرس گرێن سوێل ینی ئەوانەی کە پارتکلەکانیان گەورەیە ئەوانەی کە بچووکن جا لە پرۆژەیەک بۆ پرۆژەیەکی تر ئەو خۆڵانە ئەگۆڕێ مەسە هەندێک پرۆژەمان هەیە پێویستە هەموو جۆرە پارتکلەکانی تێدابێ ینی هەموو دەنگکۆڵەیەکی تیاابێ لە دەنگکۆڵەیەکی گەورە بەرەو بچووک مسە بۆ نمونە ڕێگاوبانێکت هەیە ئەبێ هەموو جۆرە ئەو دەنگکۆڵانت هەبێ بۆ ئەوەی کاتێک کە ئەی پستیەوە بە تەواوی بپەسترێتەوە بە مەزبوطی بە مەزبوطی وەزنێک کە دێتە سەری هەموو پارتکلەکان چوبنەوە ناو یەکتری تەحملی ئەو لۆدە بکا کە دێتە سەری بەڵام هەندێک پرۆژەی ترمان هەیە ماسە ئەگەر فلترێکت هەبێ نابێت پارتکلەکان هەموو دەنگکۆڵەکان وەکوی جیاواز بن دەبێ هەمووی وەکو یەک بێ بۆ ئەوەی ئەو ئاوە بە ناوی دابڕوە یان جاروا هەیە پرۆژەی دامێک هەیە سەد بەنداوێک هەیە لەو بەشانەی ئەو بەنداوی کە هەتا هەندێک شوێنی هەیە پێویستە ئەو سۆڵی کە هەتا زۆر ورد بێ یعنی مەسەر بە شێوەیەکی ئەوها بێ بۆی ڕێگە بە تێپەڕبوونی ئاو نەدا مەسا هەندێک پرۆژەی تر هەیە پێویستە ئەو خۆڵی کە هەتا مەسە ئەکسپانسڤ نەبێ کاتێک کە پرۆژەکەی لەسەر دروستەکەی بۆ ئەوی کاتێک کە دروستت کرد کە ئاو هات بۆ ناو ئەو سوێڵە پرۆژەکە تێک نەدا بۆیە هەر پرۆژێک بۆ پرۆژەیەکی تر ئەو خۆڵی کە بەکاری هێنی ئەگۆڕێ هاین جیاوازە ئێستا ئەم جۆرە خۆڵە مەسەلوانێ بۆ پرۆژێک باش بێ بەڵام بۆ پرۆژەیەکی تر باش نییە بۆی ناتوانین بڵێن ئەم سۆلە ئێستا خراپە بەڵام ئەگە پرۆژەکە دیار کرد ئەتوانین بە جۆرەی مواسەفاتی ئەو پرۆژەیە کە چ شتێکیان داوا کردووە فەحسێکەی کە لەگەڵ مواسەفاتی ئەو پرۆژەیە نەبوو ئەتوانین بڵێن ئەو سۆڵە فاشلە بۆ ئەو پرۆژەیە لەوانەیە بۆ شتێکی تر ئیسفادە هەیە ناتوانین بڵێن یەکێک لە خراپی ڕێگەوبانەکان کاتێک کە ئەو قیرە کرێت لەسەر ئەو ڕێگەیە یعنی ئەگەر بۆ نمونە ئەو خۆڵە ئەو خۆڵی کە لەو ڕێگەیە هەیە یعنی لەوانەیە گونجاو نەبێت ئەو قیرەشی کەن بەسەر ئەو هۆکارێک نابێت بۆ ئەو قیرە کەمترین ماوە بمێنێتەوە وە تێک بچێت بە دڵنیایەوە خۆی زۆربەی کێشەی ئەو زادانەی کە هەمانە ئەو شارعانەی کە هەمانە کێشە سەرچیەکەی لە خۆڵەکەی ژێرێتی و زۆربەی بینایەکانش بە هەمان شێوە ئەگەر تۆ ئەو خۆڵە تووشی فەیلەر بێ ئەو ستراکچەری سەری بە تاکی تووشی فەیلەر بێت چونکە هەمووی لەسەر خۆڵەکە ڕاستەوە ئەگەر هاتوو جادەیەکت هەبێ خۆڵەکەی بنی باش نەبێ بە تاکیید هەرچەند تۆ قێڕەکە ئەستور بکەی و باش بێ تووشی فەیلەر دەبێ چونکە لە داهاتوودا لەوانەیە هەندێک ئاو بێتە سەر ئەو خۆڵان تووشی دابەزین بێ یان هەندێک سۆیڵ هەیە کە ئاوی بۆ دێ تووشی بەرزبوونەوە دێ یعنی هەر زادەکەت ئەتەقێنێ یان لە حالەتێکی ئەتیادی ئەگەر هاتوو سیارەی بچووکت هەبێ ئەو جادەی پێوی دیارێن بەڵام وەزنێکی زۆر دێ بە شێوەیەکی ڕاستە خۆ دەگاتە ئەو خۆڵی ژێرەوە ئەگەر تەبەقەکان بە مەزبوطی نەبێ فەحسی خۆڵەکەی بۆ نەکرابێ یان پەستینەوەکەی باش نەبێ بە دڵنیایەوە لە داهاتوودا تووشی کێشە ئابێ. ئێستا ئەو تێستەی دەیکەین ئەوە تێستی شترە بەسەر کەرپوتدا ئەنجامی دەدەین بۆی بزانین تەحملی چەند قووەت دەکا کاتێک تۆ لە ناو
دیوارێک تا بەکاردێنین ئایا بەکەلێک دێ بۆی کەوا ئێمە لەژێر قووەتی دیوارەکەدا بەکاربینین. ئێستا ئەمە لە بن جیهازەکەدا دادەنێ ئەبێ بە شێوەی سنتەربی بۆی بە شێوێکی ڕێکوپێک لۆدەکە قووەتەکە بەسەر هەموو کەرگوچەکەدا دابەش بی. لێرە ئەمە دادەخەی بەم شێوەیە جیهازەکە قووەتی دەخینە سەری بۆ دۆزینەوەی کۆمپرەسترێنتی کەرپوچەکە. ئێستاوە دەستی کرد بە لۆدینگ. ئەمە تقریبا بەرەو کۆتایی دەڕوا کەربوچەکە ئەبینین ئەشچێ ئێستا تەواو بوو. بەرەو کۆتایی جاجا دەگەڕێ و دێت و دەگەڕێتەوە. ئەمە تەواو. ئێستا ئەمە لێرە 850 کیلۆمتر بەڵام لێرە سێ دیڤژنی هەیە. دیڤژنی سێمی دانراوە کە دەبێ جارانی پوینت 4 بکەین بۆی کەوا بڵین ئەگەر 850 فی پوینت 4 نزیکەی 200 شتێک کیلۆمتر تەحملی کردیە دابەشی ڕوبەری کەربوچەکە بکەین 23 سانتیم بە 11 سانتیم ئەوە کۆمپرەستێنتی کەربوچەکەمان بەدەست دەکەویت. بینی کەربوچەکە ئەو شێوەیە و ئەو کەربوچە هەرێک لەو ماوادانەی کە ئێمە تێسی دەکەین ئەکیت ئێمە پێویستمان بەوەیەکەوە بەراورد بکەین لەگەڵ مواسەفات ئایا تا چەند ئەو کەربوچە مواسەفاتی عراقی ئەگەر لە مواسەفاتی عراقی هەمان بوو بەڵێ بەراوردی دەکەین بزانین ئایا ئەو قووەتە لەگەڵ کە تەحملی کردیە ئایا ڕێپێدراوە لە مواسەفاتی عراقی یان نا. ئەگەر قووەتەکە کەمتر بوو ئەو کاتی ئێمە تەقریەکە ئەنووسین ئەڵێن ئەو کەربوچە بە کەلک ئیژنایە چونکە بەجێرەی مواسەفاتی عراقی تەحملی مەتریلەکەی نەکردووە تەحملی لۆدەکەی نەکردووە بۆیە ئێمە دەبێ بڵین دووبارە کەربوچەشتر بەکاربین لە جیاتی ئەو کەربوچە. سەرەتا ئێمە هەر خۆڵێک کە دێ بۆ تاقیگەی خاک و خۆڵ تاقیگەی سوێڵ ئەو خۆڵی کە بۆمان دێت داوای چەند تێستێک ئەکرێ. بەشێک لەو تێستانەی کە داوا ئەکرێن بۆ مەشروعەکان ئەو تێستانە زۆربەی بۆ قوتابیەکانیش باس ئەکرێت لێرە لە ماوەی ئەو ساڵی کە خوێندن تێدا بەردەوامە بێ. ئەو خۆڵی کە هەمانە کە دێ بۆ ئێرە بە دوو شێواز دێ. شێوازێکی هەیە پێڵێن دستێر بێت یعنی تێک چووە یعنی ئەو سیفاتی کە هەیەی لە واقع ئەوە نییە
ئەوەی نەماوە یعنی ئەو سوێلە کە دێت بۆ ئێرە گۆڕانکاری بەسەر هاتووە و هەندێک سوێلش هەیە ئێمە ئەبێ بچینە واقع لەوێ سوێڵەکە چۆنە بەو شێوێ بهێنین بۆ ئێرە پاشان تێستەکەی بۆ بکەین ئەم سوێڵ ئێستا ئێمە هەمانە گۆڕانکاری بەسەر هاتووە ینی ڕوتوبەکەی و شێواز و پەستانەکەی هەمووی گۆڕانکاری بەسەر هاتووە بۆیە ئەگەر بمانوێت ئەم خۆڵا وەکو واقعی لێ بکەین ئەبێ پێش ئەوە تێستێکی بۆ کرابێ کە پێڵێن ماکزیمەم درای دێنستی ئۆپتیمم مۆیسچەر کۆنتێن یعنی بزانین لە چه ئاوێک و بە پەستینەوەیەک باشترین ڕێژەی ئاو و پەستینەوەمان ئەداتێ لەو ڕێژەی کە هەمانە کە بۆمان دەرەسێ ئێمە دێن ئێستا ئەتوانین ئەو سامپڵی کە هەمانە دستێر بدە ئەتوانین حازری بکەینەوە بە شێوەیەک بۆ ئەوی بتوانین ئەو تێستانی کە هەمانە ئەنجامی بدەن ئێستاەوە خۆڵێکە ئەگەر بمانەوێ بە هەمان واقعی لێ بکەینەوە ئەبێ بینچی بکەین بەو ڕێژە ئاوەی کە هەمانە بۆ ئیزافە بکەین و پاشان تێکڵاوی بکەین بە جوانی و دوای ئەوە ئەتوانین سامپڵی لێوە بگرین ئێستا ئێمە ئەمانەوێت تێستی ئەنکۆنفایند بکەین کە سامپڵەکە حازرەکەین زەختی لەسەرەکەین بزان ئەو سوێڵە توانای هەڵگرتنی چەند لۆدی هەیە و سامپڵەکان لە ڕێگەی ئەو تیوبانەوە ئەتوانین ئامادەی بکەین ئەگەر هاتوو لە پرۆژەیەکدا بووین هەندێک سامپڵمان هێنا ئەندستێر بێ ینی نەگۆڕابێ ئەکرێ لە ڕێ ئەو شێڵبی تیوبانەوە ئەو تیوبانە لە چێ دێفێک یان لە چ قوڵایەک بمانەوێت ئەتوانین سامپڵەکە بەواستەی ئەو تیوبانەوە بهێنین و پاشان بەواستەی ئەو تیوبانە کە تێستەکەی پێەکەین ئەلێرە ئەو سوێڵێننا ئەمە دەرەکەین جیازێکمان هەیە لێرە هەیەمانە جیازان ئەو سوێڵە دەسێتە ناو ئەو تیوبە و پاشان ئامادە ئەکەین و تێستەکەی بۆ ئەنجام ئەدەین ئێستا ئێمە سامپڵەکەمان لە واقع نەهاتووە یان بە ئەندستێر بد نهاتووە دیستێر بدە گۆڕانکاری بەسەر هاتووە بۆ ئەوەی ئەو سامپڵە ئامادە بکەین ئێستا دێن ئەو پرۆسانەی بۆ ئەنجام دەدەین ئێستا ئەوە سوێڵەکەمانە ئێستا دەچین ئەو جیهازەمان هەیە سوێڵەکەمان لەناو داناوە بۆ شێوەیە ئەو ڕێژە ئاومان بۆی زیاد کردووە پاشان دێن لەناو ئەو میکسەرەیدا ئەنین بۆ شێوەیە بۆ ماوەی چەند دەقەیەک هەتاوەکو ئەو سوێڵەی کە هەمانە بە جوانی تێکەڵاو بێ ئێستاوە دێ چیەکە ئەو ئاوەی کە کردومانەتە ناو خۆڵەکە جوان تێکەڵاوێکە بەو ڕێژەی کە خۆمان دەمانەوێ پاش ئەوەی کە بە جوانی تێکەڵاو بوو دەتوانین سامپڵەکە دەربکەینەوە بەو پەستینەوەی کە هەمانە سامپڵەکە ئامادە بکەینەوە ئێستاەوە سوێڵەکەمان تا ڕێژەیەک توانیمان تێکەڵاوی بکەین ئەوە سوێڵەکەیە ئەگەر تەمەشا بکەین لەگەڵ ئەو ئاوەی کە هەمان بوو تێکەڵاومان کردووە ئەوە خۆڵەکەی پێشتر بوو ئێستاەوە لەگەڵ ئاوە تێکەڵاومان کردووە ئێستا ئێمە ئەگەر بمانوێت ئەو پرۆژەیەک دروست بکەین ئەبێ ئەو پرۆژەی کە هەمانە بزانین ئەو سوێڵە تا چەند توانای پەستینەوەی هەیە پێشتر ئەو تاقیکردنەوەیمان بۆی کردبێت ئێستا دێن ئەو سوێڵە دەبێت بپەستینەوە بەو ڕێژەی کە دیاریمان کردووە پاشان ئەچین تێستی ئەنکۆنفایندی بۆ ئەەکەین ئەم تێستی کە ئەنجامی دیدەین لەسەر تێنسای سترێنث ئۆف ستیل بزانین تحملی ڕاکێشان بۆ ئەو شیشە چەندە تا چەند دەتوانین ئێمە شیشەکە ڕابکێشین و شیشەکە لە ناو جیهاز دایدەنین و سەرەتا درێژی سەرەتای دەپیوین دوای پاشەوەی کەپسا دووبارە درێژەکەی دەپیوینەوە بزانین چەند ڕاکێشراوە چەند درێژ بووە لە درێژی شیشەکە ئێستا شیشەکەمان لە ناو جیهازەکە دانایە و بەو شێوەیە ئێستامە قوتی دەخینە سەری بەو شێوەیە لێک ڕادەکێشین بزانین هەتا چەند تەحمل دەکات ئۆکەی بە 5 ناناوە
ئێستاوە دەست دەکە بە لۆت خستنە سەری وەمەش لێرە هێلکارێک دەچێشی کە وەکو دیارە قەڵەمێک دوو نرخمان هەیە ئێمە دەبی بدۆزینەوە یڵ پۆینتمان هەیە لەگەڵ ئەو قووەتەی کەوا لە ئاسنای پچڕانی ئەو دوو قووەتە وەردەگرین. ئێستا ئەوە گەویشتە خاڵی گۆڕانکاری لێرە ئەوە یڵ پۆینتی پێ دەڵێن ئەوە لە 4 تەن و 800 کیلۆ ئەوە یڵ پۆینتەکەیتی ئێستا بۆ لەبەرەوەی لەو کاتە ڕادەوەستی درێژ دەبێ بەڵام قووەتەکە زیاد ناکە. تا ماوەیەک ڕادەوەستی بەڵام بەرەبەرە دەچێتە پێشەوە قووەتەکەی زیاد دەبیتن. ئێسەوە دەستی کرد بە لە یڵ پۆینت تێپەڕی ئەچێ بەرەو ئەڵتیمێت بزانین لە هەتا ئەڵتیمێت چەند دەڕوە واتە بەرزترین نقطە. بەڵێ بەڵێ دەپسێ بەس کەمێک دەنگەشی لێوە دێ بەس ئەو هەرچەند شیشەکە گەورەتر بی دەنگەشی زەخمتری لێ پیا دەبی. ئێستا دەپسێ ئەوە گەڕانەوەیە ئێستا شیشەکە تەواو بوو تێستەکەی لەسەری و ئەو قووەتەی کە زۆرترین قووەت کە خراوە سەری 520 کیلۆگرام ئەمە 520 کیلۆگرام وەزنمان خستە سەری تاوەکو پچڕا. ئێستا پارچەکەی دەردەینی ئەم دوو پارچەی بەو شێوەیە شیشەکە پچراوە لێک پچراوە. شیشەکە دین بۆ بزانی ئایا چەند درێژ بووە دین لە تەنجێک دیدای دێنێ بەو شێوەیە و درێژەکەی وەردەگرین. ئێستا ئەوە 64 سانتیمنی و سەرەتاش درێژیشتی 61 سانتیم بوو بۆی کەوا ئێستا تقریبان 3 سانتیمنی و لە درێژەکەی زیاد بووە کاتێک ئێمە کۆتمان خستە سەری. هەر چیشێک کاتێک بمانەوێت لە بینا بەکاربینین ئەبێ تێستی بۆ بکەین بۆی زەمان بدەین کە ئەو شیشە کە ئایا تەحمل دەکا ئەو لۆدەی کەوا بە حەقیقی دەخێتە سەری ئایا تەحملی دەکا یان بەجێری مواسەفاتە بۆی کە مقارنەی لەگەڵ مواسەفاتش دەکەین بۆی بزانین ئایا شیشەکەمان تەحملی ئەو قووەتە دەکا یان نا. پاش ئەوەی کە سامپڵەکەمان حازر کرد ئێمە دەهین نەژێر ئەم جیهازە میکانیزمەکەی چۆنە پێیان ئەن کۆمفاین کۆمپرشن تست بەشی خوارەوەی جیهازەکە بەرزە بێتەوە
ئەو سامپڵەکە لێرە دائەنەین ئەو حساسەمان هەیە پێمانەڵێت چەند وەزن لەسەر ئەو سامپڵە هەیە ئەو وەزنەی کە هەمان دابەشی ئەو ئێریایی بکەین ئەزانین چەند پرێژەری لەسرە چەند پستانی لەسەر ئەو سامپڵە هەیە ئەو لۆت سێڵە بەستراوەتەوە بەو ترانسدیوسەرەوە ئەلێرە لۆدەکەی ئەخوێنێتەوە پاشان ئێمە زەختی لێ ئەکەین هەتاوەکو ئەو سامپڵە تەحمل بکە ئێمە بەردەوامە بین لە تێستەکە ئەگەر هاتو سەبر بەرز بووە ئەو سۆیڵە بەقووەت بێ تەحملێکی زۆر ئەکا و دەگاتە حدێک توانای نامینە یان تووشی فەیلەرە بێ بە چەند شێوەیە فەیلەرمان هەیە پلاستیک فەیلەرمان هەیە شیر فەیلەرمانە مەسەد هەمانە هەلەزەی خۆی و پانە بێتەوە سفەتی پلاستیکی زۆرە هەمانە تووشی شیر فەیلەرە بێ و هەمانە لە بینی هەردووچانە یان تووشی بچوک بوونەوەیەکی زۆرە بێت وە لە هەمان کات ئەبینی کراکی تێدایە ئێستا ئەو سامپڵە تێست کراوە زەختی لێکراوە پاش ئەوەی کە بۆ ماوەیەک زەختی لێکراوە ئەو سۆلێک کە هەمانە توانای نامینێ کە ئەو لۆدەی کاتۆتە سەری پاشان دێتیەکە فەیلەرەکە کە فەیلەری کرد ئێمە ئەتوانین پەیوەندیەک دروستکەین لە بینی دیسپلسمنت کە بچوک بوونەوەی سامپڵەکەیەوە لەگەڵ ئەو لۆدەی کە هاتوۆتە سەری ئەتوانی کێرڤێک دروست بکەین پاشان بزانین ئەو سامپڵیان ئەو سۆڵێک کە هەمانە توانای هەڵگرتنی چەند لۆدی هەیە پاشەوەی کە کالکولیشنی بۆکەین حساباتی بۆ بکەین ئەو لۆدەمان دۆزیەوە و دابەشی ئێریامان کرد دەتوانین بزانین تەحملی چ سترێسێکەکە ئەتوانین بڵێن ئەو جۆرە سۆیڵە توانای هەڵگرتنی ئەوەندە لۆدە هەیە ئەم تێستە شێوازی تریشی هەیە بەڵام ئەمەیان ئاسانترین شێوەیەتی کە پێڵەن ئەن کۆمفاین کۆمپرێشن تێست کە لە چواردەورەکەیەوە هیچ ریسترێنێکمان نییە یان سترێسێکمان نییە لە چواردەورەکەی تەنها بە ڤێرتیکاڵی سترێسمان هەیە دەکێنە سەر سامپڵەکە هەتاوەکو فەیلەرەکە و هەمان جیهازی ئەتوانین سیستەمێشتریە بۆی دائنین پێن ترایەکزیال تێست ئەتوانین لە تەنیشتەکانەوە سترێس بخەینە سەری تاوەکو سامپڵەکەمان فەیلەرەکە پاشان ئەتوانین بزانین ئەو جۆرە سوێڵە توانای هەڵگرتنی چەند لۆدی هەیە و دەتوانین بۆ ئەو پرۆژێ بەکاری بێنین یاخودنا تەیبڵاتمان هەیە هەر پرۆژێک مەسەد دەتوانین بڵێن لە مەتر دووزایەک ئەوەندە تانە هەڵەگرێ لە ڕێ ئەم فەحسەوە ئەتوانین بزانین ئەو سوێڵە چەند تەن هەڵئەگرێ لە 1 مەتر دووزە و پاشان بینایە بێ یاخود ڕێگەوبان بێ ئەتوانین تەسمیمی بکەین دیزایانی بکەین بۆ ئەو لۆدەی کە دەمانەوێت. زانستی ئەندازیاری پێویستی بە بەردەوام فێربوون هەیە پێویستە بەردەوام ینی کە دوای دەرچوونیش هەر هەوڵ دەی زیاتر خۆت فێرکەی زیاتر بەردەوام شارەزابی بە تایبەتی بواری جێبەجێکردن و پراکتیکی جیاوازە لە نەزەری ئەوەی کە تو لە کولیەی دەخینی زیاتر نەزەریە ئەگەر چی هەندێک دەرسی عملی هەیە و دەرسی پراکتیکی هەیە و سەردانی پرۆژە هەیە بەڵام هێشتا ناکاتە ئەوەی کە ئەتوو لە ناو پرۆژەکان بی لۆیە بەردەوام لە ناو پرۆژەکان فێردەی بەڵام ئەمە دەڵێن هەموو جارێ بە قوتابەکانمان دەڵێن ئەمە چەند کلیلێک دەدەینە قوتابی کە دوای ئەوەی دەرچوو لە کۆلیژ بتانی بۆ خۆی پێ بگەینی زیاتر پێشکەوی زیاتر لە هەموو پرۆژەکان بتانی هەم سەرکەوتوبی و هەم پێش بکەویت لە بواری جێبەجێکردنی پرۆژەکان لۆیە بەردەوام فێربوون پرۆسەکی بەردەوامە لە کاتی خوێندن لەو مەرحەلەی کە قوتابیە کاتێک کە تەخەڕوز دەکا هەتا طبعاً تەجروبە و خیبرە و مەهار سکلی ئەندازیار چەند پرۆژەی ببینی چەند پرۆژەی جێبەجێ بکە ئەوەندە تەجروبەی زیاتر دەبێت. تاقیگەی هایدرۆلیک لە بەشی ئەندازیاری شارستانی. تاقیگەی هایدرۆلیک یەکێکە لە تاقیگە گرنگەکانی بەشی شارستانی. لەم تاقیگەیە کۆمەڵێک تاقیکردنەوەی گرنگ تێیدا ئەنجام دەدرێت کە هەمویان پەیوەستن بە دۆخی ئاو لە بواری دیزاینی پرۆژەکانی تایبەت بە بەنداو و دیزاینی دابشکردنی تۆڕی دانانی ئاو بۆ بۆری ماڵان و دیزاینی بۆری ئاوەڕۆ سوودی لێوەردەگیرێت. ئەو تاقیکردنەوانەی کە لەم تاقیگەیە ئەنجام دەدرێت بریتیە لە ڕینۆڵد نەمبەر بۆ زانینی جۆری شلە ئاو لە ناو بۆریدا. 2 بەرنۆڵی ئیکویشن
بۆ زانین و قیازکردنی زەخت و خێرایی لە ناو بۆری ئاودا، هەروەها بۆ زانینی دەستکەوتنی وزە لە کۆگاکانی ئاودا. 3. ئەم تاقیکردنەوەیە دەکرێت بۆ ئەنجامدانی دۆزینەوەی ڕێژەی داخورانی بۆری لەگەڵ شلەکەی ناوی کە پیایدا دەڕوات. 4. ئیمپاکت ئۆف جێت. ئەم تاقیکردنەوەیە سوودی لێ دەبیندێت بۆ دروستکردنی نافورا و دروستکردنی سۆندەی ئاگرکوژێنەوە. بەگشتی تاقیکردنەوەی گرنگی دیکە هەیە کە سوودی لێ دەبیندێت بۆ دروستکردنی کۆگاکانی ئاو و دابەشکردن و دیزاینی تۆڕی ئاو بۆ ماڵان و چەندین سوودی دیکە. تاقیگەی ڕێگاوبان. ئەم تاقیگەیە تایبەتە بە قوتابیانی قۆناغی سێیەمی بەشی شارستانی، پێک دێت لە 12 تاقیکردنەوە و تاقیکردنەوەکان تایبەتن بە درێژایی ساڵەکە و ئەم تاقیکردنەوانش کە پێویستە لە کاتی جێبەجێکردنی ڕێگاوبان بکرێت و بۆ دڵنیابوون لە جۆری موادەکان و ئەگەر هاتو ئەم تاقیکردنەوانە بەڕێکی ئەنجام دران ئەوە ڕێگاوبانەکان هیچ کێشەیەکیان نابێت. بێگومان ئەو قوتابیانەی لە بەشی شارستانی دەردەچن مەجای ئیشکردنیان زۆر فراوانە، چکە بەشی شارستانی گشتیە زۆر فراوانە. ئەگەرچی ئێستا بەهۆی ئەو قەیرانەی ئیشی شارستانی و ئاوەدانکردنەوە زۆر کەس بووە تاسیری کردیە، بەڵام بێگومان ئەو قۆناغە شتێ دەپەڕی و ئەو بارەدارەیە شتێ دەپەڕی. ئەمە وڵاتەکەمان زۆر پێویستی بە ئاوەدانکردنەوە پێشکەوتنە زۆر پێویستی بە ئەندازیارە. لۆی ئەندازیاران دەتوانن بۆ خۆیان ئیش بکەن، دەتوانن لەگەڵ کۆمپانیەکان ئیشکەن، دەتوانن لە ڕێگای بەڵێندرایەتی و پرۆژەی میری یان پرۆژەی کۆمپانیەکان بەشدار بن و یانیش دەکرێت وەکو دامەزراندن دابمەزرێن. بەڵام بواری ئەندازیاری شارستانی زۆر فراوانە. هەر پرۆژەک هەر ئاوەدانکردنەوەک لە وڵات بکرێ پێویستی بە ئەندازیاری شارستانی هەیە. یعنی پێویستمان ئێستا بە ڕێگاوبان هەیە، ئێستا وڵاتمان لە بواری ڕێگاوبان زۆر پێویستی بە پێشکەوتن هەیە. ئەوە ئەندازیاری شارستانیە دەتوانی ڕووپێوی بک و دیزاین و نەخشەدانانی بۆ بک و جێبەجێی بکە ئەو هەموو ئەندەرپاس و ئۆڤەرپاس و ڕێگای خێرا و ئەو هەموو ڕێگانەی کە پێویستن. لە بواری بیناکردن و بینایی بەرز و وڵاتەکەمان وڵاتەکە دەکرێت لە داهاتوو دەکرێت لە بواری دارایی و اقتصادی بەهێز بیت کە ئەوە هاوکارە لە بۆی لە بواری شارستانی و ئاوەدانکردنەوە بەهێز بیتە. لە بواری پرۆژەکانی ئەو ئەمە چەند ڕووبارمان هەیە، چەند پێویستمان بە چەندەها بەنداو هەیە، پێویستمان بە چەندەها پرۆژەی ئاودێری هەیە، پێویستمان ینی هەموو ئەوانە ئەندازیاری شارستانی جێبەجێ دەکاتە. ئەوە بێجگەلەوەی کە هەرچە ئیشک کە پەیوەندی بە خاک و خۆڵ و بە کەرەستەی بیناسازی هەبی پەیوەستە بە ئەندازیاری شارستانی.